دەستان خۆش بێ دەستان خۆش بێ هەردوو ژەنیاری بەتوانە کاکە حەمەی نەی یا حەمەی شەمشاڵ کاکە ئەلان ڕەفیقی خۆشەویست و هێژا و هاوڕێی دووریمان ژەنیاری بەتوانای ئەمێری زەڕب بەخێر بێن سەرەر چەوەم ئەمڕۆ لە بەرنامەیەکی نوێی بەزمەکانی گەڕیان لە خزمەتانین بە میوانداری هونەرمەندی دێرین کابرانە بێ ژمارە سێ تۆ زیاب بکەیت ژمارە سێ کەمێ زیاب بکەیت سێ ئەلو تێست خبورن ئەم بەرنامانە خۆ بەخۆی خۆمان خۆبەخ ژمارە سێ ژمارە چوارم بکەن بە زیاب بکەیت دەستخۆش بە میوانداری هونەرمەندی دێرینی دەنگخۆش دەنگزوڵاڵ هاوڕێی دێرینمان هونەرمەندی ئەکەنم بڵم ساڵانی هەشتاگان مامەسا عەبدولی وفایی بەخێر بێ کاک عەبدولی وفایی زۆر سپاس سپاسانەکەم بۆ ئەم بەرنامە بۆ ئەم چاوپێکەوتنە لەگەڵ ڕادیۆی گەڕیانە هیوادارم سەرکەوتوو سەبەرز بێ ئینشەڵڵا لەو دوو دەنگ باشە کاک ها دەنگ لەوی لە ڕادیۆ باشە ئەتوانیت تۆزە ڕادیۆکە زیاب بکەی بۆی گوێ لێرە ئەگەر ئەلو دەنگەوە باشە باشە زانە باشە ئەگەر ئێنە پێشێ بچینە بەرنامە بۆی خۆم ئاکاری بکەم ئەلو خۆش بێ داوای لێبوون نەکەم بە جێمەشتنی تر ئەم جۆرە ڕادیۆ بەم شێوەیە ئەیبین کە بەڕێوە بین بە تاختەنیا زۆرجار من و هاوکارم کاگورانی زۆرجار بەتەنیام زۆرجار من و کاگوران و کاگاو بەشین بەم شێوەیە تاکە ڕادیۆیە کە تەجروبەیەکی لەو شێوەیەمان هەبێ خۆ بەخۆی خۆمان خۆبەخشانە ئەم ڕادیۆ بین بەڕێوە لەبەرەوە لە کەموکوڕیمان بمان باشن بەڵام دڵنیا بن لە پێناوی ئەوەیە هەرچێکمان بۆ بکرێن لە پێناوی جێگرانی خۆشەویستە لە پێناوی بیسەرانی ئەزیز و خۆشەویستە ئەمە کەم تەرخەمی ناکەین کاک عەبدول بەخێراتن دەکەم زۆر بەگەردەکەم کاکە زان پیرۆزباییتان لێکم کاکە زەزا لەم کەناڵە خەمزیلانە کەناڵێکی فەقیرانە و شاعیرانە جێی سەربەرزی و سەرکەوتووە ئینشەڵڵا سەربەرز و سەرکەوتووە بن هەر لە خۆشییا بن منیش عەبدولی وەفایی وەکو خۆبەخشێک ئیمڕۆ حەز دەکەم چەند شتێک پێشکەشی جۆگرانی خۆشەویستکەم و بەو هیوایی کە دڵیان خۆشکەم و کە هەر لە خۆشییا بن ئینشەڵڵا ئەو ئەلانی برام لەسەر پێکەنین چکە بیرۆری زۆر خۆشمانە چینە لای بیرۆری زۆرچینە لای بیرۆری خۆشەکان مامۆستا محەممەدیش ئەوە هەر باسی ناکرێ لە عەزفا لە کوڕی چاچیە لە ڕسوچیە ئێستا چینە لای گۆرانێکی خۆش بۆی بیسەران و جۆگران هەموو یەکەم بەرهەمە بینین بە یەکەوە ئامادەمان کرد ئەمانەکەی کاکە هەمان
ئەم خۆش کاک عەبدولجان دەستان خۆش بێ ئەو دوو ژەنیارە خۆشەویستە بەتوانای هاوڕێم دەستان خۆش بێ یا ڕەبی خۆشەویستان زۆر کەس پێمانەڵە باشە چۆن بەخۆ بەخەژە میشە ناکەن کاکە باشە ئەمە ناکەین سایمە خەڵک هەمووی دڵیتان هەموو خەڵک بێتاقەتە خەڵک هەمووی لە قەیرانە خەڵک هەمووی جیرفانی بەتاڵە بێ موچەیە یعنی نازانم نەخۆشی سەری لێشەوەرە دنیا هەمووی تێک چووە یعنی چییە بێمە هونەرەمان پێ ئەگەر بیبەخشین بە خەڵکو بۆی کەمێک دڵی خەڵک خۆش پێی ناست و دەیکەین لەبریەوەی کە نەگەر ڕێز بوانی کە دومی ناکەن دومینش هەر شتێکی خۆشە ڕەنگە کەلتورێکی کۆنە بەڵام ئێمە این لێرە دڵی خەڵک خۆشەکەین هونەرمەندەکانی هاوڕێمانەوەی ناخۆشەوان پێمانەوە جا ئەمە چۆن تاکی بەخۆ بەخشێت وەڵا هەتا هێزمان تێبێن بەخۆ بەخشێکەین تر بزانین هەتاوی کە بتوانین خێرە بکەین وەکو هاوڕێی خۆشویست عومرەتکۆر بۆ جێڕامەوە ئەمەی جومبالەکەی تیانێ لێرەوەی جێڕمەوە چکە خۆی نەیجێڕایەتی بانە لە بەشان باڵی خۆی هەڵەیە یەکەم حەڵقەی بەرنامەی وتیوتیمان پێشکەش کرد لەم شوێنەی خاڵ عەبدوولە ئێوارەکەی تەلەفۆنی بۆ کردم ئەمە زۆر بێتاقەت وام زانیا خۆ چی بوت وەڵی کاکە جەبێ بەرنامەکانم پێشکەش کرد وام زانیا خۆی چی قسەی پێوە تۆ هێشتین کابرای تەلەفۆنی بۆ کردم خاڵ عەبدوولە توێتی خەڵکی بێنجێنم توێتی دوو مناڵی وردمەیە وەڵی لەبەر نەبووری و نەهامەتی 15 ڕۆژ بۆ خۆم جا کردێتەوە چوم لە دەیەک ویستومە خۆم بکوژم بەس بەڕاستی ئەو بەرنامەیەم بینیوە ئەمە مبالەغەی دیانی خواگەدا دەنگی کابرای بۆ لێ ئەمە توێتی دڵم بە دنیا خۆش بێتەوە خەندە و بزەگەڕاوەتەوە بۆ سەر لێوان و لە قەرارەکەی خۆم پەشیمان بوومەتەوە هەریچ نەبێ ئەوەتان گۆرانی خۆش قسەی خۆش کردووە تێر پێکەنی و معنی بەڕاستی ئەمە تۆ دڵیەکی خۆشەکەی بۆ گۆرانی خۆ دەسەرێرەوە کاکە حەمە بۆ نەیە جوانە کاکە ئەلان بۆ زەربە کە بەڕاستی چەندین جوانە یعنی بەڕاستی ئەمە خۆی لە خۆی خێرێکەکەیتی کاکە حمە خۆشنەوەتی لە هەولێر ڕۆسڵا و ڕێز و خۆشەویستیم بۆ رادیۆ میلی گەڕیان کاکە زای خۆشەویستی میوانە بەڕێزەکان هێمیشە تەندروست بن کاکە حمە خۆشنەوەتی تۆ خۆشەویست و هاوڕێ هێمیشەی بەرنامەکەمانی چاو ماجەکەن کاک ئەحمە خۆشنەوەتیڵێ کاک زاجان دەنگەکەت باش ناگات تەشویشێ و ئێستا نازانم ئایا دەنگ باشەیە تەشویش ماوە گەر پێمان بڵێ لە بەخشەکەیەوە یا لە هەموو شوێنەکان وایە پێمان بڵێ زۆر زۆر سپاس دەکەم ئەگەر یەکێکتر هاوڕێک بۆی نووسین لە کۆمنتەکانە کاگە کرم هەورامی هاوڕێمان لەگەڵمانەیە لەسەر خەت لە کۆمنتەکانە ئایا دەنگ چۆنە کاگوران لەو دیۆگەر بە مۆبایلەکەی خۆی بیکاتەوە ئایا سەڵت لە مۆبایلەکە لە ڕاستەخۆیان چۆنە کاک بەختیار قاسم هەزار سڵاو لە ئێوەی زۆر خۆشەویست هەزار سڵاو لە تۆ کاک بەختیارجان کاک کازم سیاجۆزی لەشتان ساک بێتەمە درێژ بن سوپاس دەکەم وەساییوا لە دەست و چاوتان خۆش بێ خۆشەویستانەکە خەلەل وشتمانە بوو پێمان بڵێن ئەگەر دەنگ کەم بوو زیاد بوو شتێک پێمان بڵێن سوپاسانەکە بەرەمێک ترمان نەبوو کاک عەبدول بەوە بەناوبانگە حەزاکە بی بڵێ عەبدولیمان لێ بەس بەخوا من هەر پێم وتووە لێرە و لێرە هەر پێم وتووە هەر وەفاییە لای من هەرمان گوێگرانی خۆشەویست زاوی لە بەردەکەی نامانەیە شتێکی کاڵەکرسان پێشکەشکی نەمانەیە بۆ هونەرمەندان هێمان بینێت درێ ڕەشنەمان لێ نەکەن
لەسەر کاتی ئەم لای بکەین بەڵێ یەکسەر کار لەناو عیمادەیەکەین لەناو تەلارێکەین قاتی دووەم و چوارەم سێم و چوارەم سێم و دووەم عەفو کارەبای نەما بەعەمدی و هەر داخڵی لای بەکە بنەوە نەما ئێستا کار هەر دەخۆیەتی هەروانە بوومایە بۆ لە کاری ئەبۆ ئێستا عەبدول یعنی دەردی خۆی لە 50 کلی پێ بووە بەڕاستی وەختێکم گۆرانیەوە لەو کاتە لە سلێمانی ئایتر خەڵک گۆرانیتر کاک سەلامەتی بۆ مەجێڕێتەوە ئەی وەڵای گاڵتەیان پێبینی کە گۆرانیمان یانەیانە کە دیێنە نابێ گۆرانی حیف لە سلێ و بەزای جەلال و بۆ کەمال و میدیا و هەمووی تە گۆرانی گەژ ئەگە ئێستا ماشەڵڵا گۆرانی بێ زۆر بۆ بەڵام شانسیشان نەبێت شانسمان نەبوو دواکەوتین لە ژیانی ڕۆژانە لە بەرهەمی خۆش لە بەرهەمی هەموو تازە و کۆن دواکەوتین لە ژیانە دواکەوتین تۆ سعید ئەزغەرێک بۆ بەنابانگی خۆت بۆ بزان بەبێ مۆسیقا زۆر خۆش ئەگەر وێرەمان مۆسیقا لەژێرەوە ئەوە دەبینی گۆرانەکان هەڵە مەجینا ئێستا دواکەمان ماوە حەیرانمان ماوە لە سیرەی خەبرانەکەمان ماوە بەڵام هەر شتێک لەم بینەیە ئەمە ناو وەکو ئەمە ژواریان کرد ساعت بینی بۆ دەمجین و دڵپەشێ
هەمووتان دەستان خۆش پێشکەشی بێ. هەموو جۆگرێکی خۆشەویست لە هەمووی خۆشتر کاک دانیێڵ ئەزری تاقانە هونەرمەندە کوردەکەی ئیسرائیل کاکە دانیێڵ کە بە گۆرانی حەسەن زیرەک و کاک ناسەر دایما سەری کوردی بەرز کردێتەوە لە ئیسرائیل کوردێکی جوولەکەی خۆشەویست و هونەرمەندێکی دەنخۆشە وسێتی وە ژیان ئەترزانەتەن سێتی سڵاو بۆ هەموو کوردستان بژیت ڕادێگەڕیان بژیت مامۆستا کەریمگیان ینی بە منە لە جەزاکەریم سپاس دەکەم بە قوربانەوە کاکە دانایزی ماچی نردووە کوورە دڵی نردووە گوڵی نردووە کاکبینە قەراقی خۆشەویست کاکە بەختیار قاسم سڵاو زۆر زۆر سپاس خۆتان گەورە بەڕێزن کاکە شوان عەلی سڵاو و ڕێز کاک کوردۆ هارۆنی سڵاوتان لێ بێ سڵاو بۆ توی بەڕێز وەستا هیوە دنیا گوڵی نردووە سپاس یەکەم هەناسە بەختیار دەستان خۆش بێ زۆر سپاس زۆر سپاس گیانەکەم سپاس بۆ هەمووتان کاکە دانیاڵی بۆم لەبەر خاتی کاردانیا کاردانیا ئەتوانم بڵێم مفتێلا و عاشقی گۆرانەکانی حەسەن زیرەکە دەستی لێ کەڕانەکە باش بووە تحيا لو يا وريا زي
دەست خۆش دەستان ئەمەجیان لە دەم خۆشیاری خۆشحاڵ عەبدولجان پێشکەش بە ڕادوی گەڕیان بە کاکە زاک کابوویان دەست خۆش بێ خوا خۆشەویستانە ئەو کۆمنتە جوانانە ئەو هەموو خۆشەویستی کە ئێستامان بینن کاگە دانیال ئەزری وەکو باس کردایەکی لە ئیسرائیل و دنیای هەرماچی بوو نردوو ماچی بووە کاکە بەختیار قاسمان ئازا سڵاو بەخوا زۆری پێخۆشەوە دایما کەسێکی زۆر دەستۆزی بنەری کوردی کاکە بەختیار قاسم ئازا سڵاو لەم دەنگە جوانە کاکە ئەزەر هونەرەڵە گوڵن کاکە ئارنا قادرەوە سڵاو لەو دەنگە کاکە ئەزەر هونەرەڵەیە بژی بۆ ئەو دەنگە خۆشە کاکدانە ئەزەڵە کوردی ئیسرائیل لۆڤی ینی کوردی ئیسرائیلی وایە خۆشەوە ئێمەش هزار جار لۆڤی ئەوەمان خۆشەوێن باوەڕتان بە کورد لە هەر شوێنە بێ هەر برای ئەم هەیە لە هەر شوێنێکی ئەم دنیای بێ کاک هەژار سابرە لە سڵاو لە خۆت و بەرنامەکەشە زۆر زۆر سپاس سڵاو لە میوانەکەت سپاسێکە کاکدانە ئەزەڵ لە سپاسێک دنیا سپاسنیە دۆڵە ئەڵڵا دیارە زۆر بەدڵی بۆ زۆر کاک مەریوان عەبدوڵای هاوڕێم لە ئەمریکاوە ئەو چاوانەی ماجەکەم کاک مەریوان عەبدوڵای خۆشەویست یعنی باشە ئەمریکا بینینی سوید بینی ئیسرائیل بینی کاک ئەم تەکنۆلۆژیا ئەوەی لاتوو کاکە بە سەعاتێ گەیشتی نەوێت کاک برانیش خۆش بێت کاکاکۆی طەیب ئەو چاوانەی ماجەکەم ئەڵە سڵاو و ڕێز زۆر زۆر سپاس هاوڕێ خەراجانی هاوڕێ دێرینمان دڵی ناردووە خۆت دڵی ئینشاڵڵا و عاریف وەڵڵا سەرکەوتوو بن کاک بەختیار قاسم وەڵڵا هونەری کوردی بە پیاوە جوانانەوە ماوەتەوە دەستان خۆش بێ سپاسێکە کاک کاروانی نەی کاکاروانی هونەرمەندی دەستی خۆش ئەمنی ڕێ بەرنامەی هەبوو منی سەیرم کرد بەڵێ بەخوا من دەست خۆشی لێ یەکەم من هەر نەخۆشی کاکاروان میدەنگی و ڕەنگی وەسقاکەی و نەیەکی هەموو هەمویان هەر بژینەڵێ هاوڕێیان سپاس دەکەم کاکاروانجیان زۆر دەستان خۆش بێ کاکاروانجیان بەخوا هەزار کۆمنت و دەستخۆشی بنووسی نەجاتە نابێ خۆت خەرزاری لێرە وە فاتی تەیە ئەوەی شەڵا بێ ڕۆژێکەوە دڵی هەواداران و ئێمەش خۆش بووی ڕابێکە کاکدانە ئیزرێڵە ئەزیز زۆر زۆر سپاس زۆر زۆر سپاس بۆ ئێوە کاگە ژمن هەورامی هونەرمەندی دێرین کاگەکرام هەورامی برای سپاسیەکەین دەستی خۆش بێ کاگە ژمەنجان یەک تۆز خۆ ڕاوشێنە تەندروستی خۆ باش بکەرەوە بە پەلە بیتە بەرنامەکەەوە تەمەنا و نەخۆشی دەنگی تۆشم بەخوای گۆرە نێخۆشەکان بەیادی نەوەکانەوە ئەگەر مامالەنەوە زۆر خۆشە هیوادارم خەڵک لە ڕەنگە لێمان پرسێ باشێوە شێت بوون خەڵک ئەمووی بێتاقەتەوە چیتانەوە لە گۆرەێتتر ڕۆژ وایە بۆ من نووسن لەوشانەیە بەڵام کۆمنتی ڕوخێنەرەیە خەڵکی باشە شێشتی باشە بۆ نووسێ ئەوەی کەوای لێکردم بەردەوام بین کاکاروانجان چاوتان مازەکەم بەخۆیانمەش ئێمە لە خزمەتان ئەگە خواکە توی فازیلی علی عەجەمی هاوڕێم لە سویسراوە ڕۆژ یەک کۆمنتی بۆ نووسی بووم ئەو کاتێک ئێمە شەو ڕۆژ لە قاوەخانەی زەردەجەکەی کاگالان و کاگوران و برادرانە چالاکی خۆبەخشمان پێشەژە کرد خەڵک نان نەبوو بیخوا شەڕی داعش بوو خوێنە ڕشا وتی ئەم گروپە مەزانین بەچیەتە بەرچاو ئەوە وەکو گروپەکەی ناو کەشتەکەی تایتانیک کە خەریب و نوکما بوو ئەوان بە مۆسیقا و گۆرانی وورەی خەڵکیان بەرزەکەدەوە بۆی نەڕوخێ کاکە جان ئێمە لێرەوە دانیشتوین ئەمانەیە دڵیەوە خۆش بکەین باوەڕدانە بێ ئەمما وەزەین بردن چەند زۆر وەڵڵا هەر هاوڕێمانە ئەڵێن وڵا بەیانی نازم ئێستا تو عیبی شەڵێ بەچی مرد وەڵی نازم مەزەبێت تۆزە غیرەتی شە بێ من بە سێ نەخۆشی درێژخایەنەوە غیرەتم ماوەتە بەرخۆم وا توشمەتە دەرەوە گۆرانی ژەڵێم و غیرەتی ژێمە بەرخەڵق و دڵی خەڵقیش خۆش دەکەمانیا مامۆستا محەممەد
ساڵ عەبدولجان خۆشەویستان بەرنامەیە بە شێوەی لایڤ ڕاستەوخۆ پێشکەشەکرێ ئەوانە کە گوێگرن لە رادیۆی میلی گەڕیان لەسەر فریکوێنسی 94.1 دەتوان ڕاستەوخۆ پەیوەندی بکەن بە بەرنامەکەەوە لە ڕێگەی ژمارە مۆبایلی 0771 471 5264 0771 471 5264 توان ڕاستەوخۆ پەیوەندی بکەن بە بەرنامەکەەوە جارێک تر کاکەدانەوە سەتی بژی گوڵ کوردستان زۆر سپاس کاک دانیالجیان کاگەرجمان هەورامی نووسێ خۆشەویستن کاگەرجمان هەورامی سەری کاگەزاجان سەروەری هەمووانی برای گەورە و سەرور میتەوە سپاس دەکەم کاک 6 ساڵ هەڵە دەست دەمتان خۆش بێ سەرکەوتوو بن کاگەرجمان هەورامی لە منە خزمەتم هاتوومەتەوە لە ئێران کاگەرجمان بەداخەوە باری تەندروستی باش نەبوو ڕووی بە وڵاتی ئێران بۆ چارەسەر لە خوای گەورە داواکانم شوای بات و داوا لە لایانی پەیوەنددارەکەم چەند بەهانەیە چکە ئەو هونەرمەندە دەسۆزە مڵکی هەمومانە هەموو هونەرمەندان بەڕاستی ئێمە لە وڵاتەکان بیمەی تەندروستی نییە ناچارین کە هونەرمەندێک باری تەندروستی ناجێگیرە بێ یا دەکەوێتە مەترسیەوە نازانم کەس نییە بەهانەیە بچێ بەداخەوە ئەرجماورامی سڵاو لە گروپە جوانە کاگەجمان فێتە سڵاو دەنگە نەرزێ سڵاو لە مەجلیسان نووسێتی ئالانی برا دەستی خۆش بێ دەست خۆش بۆ هەمووتان دەست خۆشحاڵ عەبدولجان دەستخۆشییان لێکەین و زۆر سپاسیانەکەین ئێمەش بەرنامەی بە قوربانم بەرنامەی بەزمەکانی گەڕیان کاتوساتی دیار نییە لەبەر وەکو باسمان کرد هەچ کاتی هونەرمەندێکی خۆشەویست لە بەردەست ئامادە بوو ئێمە ڕاستەوخۆ بەرنامەیەکی بۆکەین زۆر جار هونەرمەندەکان لە ڕۆژهەڵاتەوە سەردانمانەکەن دوێنە پێیان ڕاگەدم کاک دڵسۆزی خالیدی لێرێ ڕەنگام ڕستپێی نەبێتە بەرنامەکەەوە بۆ چەندی هونەرمەندی خۆشەویست مامۆستا عینەتی هەورامی وەڵامی بۆ نردوم کێتە ناو بەرنامەکەەوە لە ڕێگەی کاک عەدنانی دیجێەوە کاگە ڕێبوار حەسەنی کاک ڕێبواری خۆشەویست هونەرمەندە دەنگخۆشەکەی شاری بانە هیوادارم تۆش بگەڕێتەوە وەلامان بۆی چەند بەرهەمێکی جوان لێرە پێشکەشکەی کاک عەبدولی وەفایش هەر خۆی بە بانەیە حساب بکات شاری بانێ لەسەر بانە حسابە خۆشەویستانم بەرنامەی بەزمەکانی گەڕیان بە شێوەی ڕاستەوخۆ پێشکەشەکرێ بۆ پەیوەندیکردن بە بەرنامەکەەوە توان لە ڕێگەی ژمارە مۆبایلی 0771 471 5264 پەیوەندی بکەن کاک لێر محەمەی خۆشەویست ئەڵە سڵاوتان لێبێت مادوونە بن زۆر سپاس کاک لێری خۆشەویست هاوڕێ برام خۆشەویستانم بەرنامەی وتیوتیمانەیە کە عمەرە بچکۆ لەگەڕێت ئەڵی بە دوای قسەی هەرچی پڕ و پیرێژون سەتەنووری ژنان و ناو پاس و ناو هەرچی شوێنە قەرەباڵغەکانە هەرچی وتیوتیە کۆیە کاتەوە لە بەرنمەیەکە کە ناوی وتیوتی ئەمە ڕۆژانی شەمە کاتژمێر 4 پێشنێرۆ ڕاستەوخۆ پێشکەشەکرێ هەروەها بەرنامەی پرسیار و دیاریمانەیە خاتوبانە عیرفان و کاکاوکار بەیەکەوە پێشکەشەکەن ئەوەش ڕۆژەکانی هەمووی دیاریەکەین بەرنامەی خەڵاتی گەڕیانمانەیە کاک حەمەد ڕەزا شەوانی سێشەمان و چەندین بەرنامەی ترمانەیە لێرە بەرنامەی هەگبەی تێکوشەرانمانەیە کاک حەمەد ڕەزا ڕۆژانی شەمە کاتژمێر 2:30 پێشکەشێکە هەموو بەرنامانە لە خزمەتانەیە بۆ دڵخۆشکردنیەوە کاک ڕێبوار حەسەنی دەنگخۆش و هونەرمەند دەڵە قوربان لە کۆیە مێستا دەوەڵای زۆرمان پێخۆشە کاکە ڕێبوار حەسەنی لە بەرەی تێکۆشەرانەیە لە بەرەی ئازادیخوازی کوردستانەیە لە کۆیە هیوادارم ئەگەر ڕۆژێک ڕێکەوتەوە سلێمانی بەرنامەیەکی جوانی بۆ ساز بکەینەوە کاک حەمەد چیمان مەگۆرانی خۆشیانی ئینشاءڵڵا حەیرانەکەیە حەیران سەوەتێک حەیران باش بس حەیرانەکە سەوەتێک بۆ ئەسمەکە باشە تۆ خۆت زانە چی باشە بس ابو الانجيانا بس انا مش بيدنا ويا جاي خد لي انا مو
کاکە حەمەدجان دەست خۆش کاگا لەنجان دەم خۆشحاڵە بژە من بخوا بۆنی گەرمی ناو ستودیۆ نمکەن یاسبەگەڵەکەم لەوەرەی تۆنەکەم دەڵە بەتەوە حەیرانەکە دەشۆ بەسپی حەیرانەکەمان ماوە هەرە وڵای دروست لاکی خۆشەویستانم ئازانم حاج سامان نووسێتی بەسەراتی خۆش و کاعبدوڵمان بۆ بژێڕەوە دەستان دەردان خۆش وڵی مەگەر شلە بابێ بجێن سەردەمی باسی واکارنەوەکان داوت هەموو گەنج بین وڵای ئەو کاتە ناز ئەمە مشتمانە خۆر لە ماڵی بەڕێز کاگە ئەمڕۆی لەمە ڕۆژە خۆشتە بێ خوافیکا ئەمە تەمەند درێژ بین کاک عەبدولی سەعیبەک بوو کاک عەبدولی سەعیبەک داوەتێکی کردبوو ئەو زمانەیە ئەرزانی بوو ئیتر ئەم مەنگان گۆژ لێ نابوو مەنگان گۆژ لێ نابوو ئێمەش بێزمانەیە ها خواردنەکانی وەکو برنجشتەمانە هەرەمان و شلە بابێ شلە بابێ ئیتر ئەومە شلە بابێ شلە بابێ هەموو قاپێک نوع بە چیلۆنی چیلۆ گۆشتی تیا گۆشتەکەمانە خوارد و قاپەکەمانە نادوانێت لە ماڵی حەمەڕانیشمان لەگەڵ بەڵێ بەسەراتیش خۆش بوو کاکە ڕێبوار حەسەنیە لە قوربانتان قوربانە بم کاکە ڕێبواری هونەرمەندی دەنگخۆش ئینشاڵڵا ئێمە خزمەتتان بۆ بەرنامەکە یاخوا بەخێر بیت کاک سارا فاتیحە دەستان خۆش لە ڕادیۆکی سەرکەوتووە سوپاسانەکەم کاگالان فەخرەدین هاوڕێی دێریمان ئەسڵاو بۆ خۆشەویستان و بۆ ئێوە عەزیز سەرکەوتوو بۆ سوپاس دەکەم خۆشەویستان کاکە ماجید زیرەشی هاوڕێی دێریمان لە کەرارەوە هونەرمەندی دەنگخۆش و هونەرمەندی دێرین کاک ماجید زیرە گەڵێ کاک عەبدوڵمان بۆ بجێڕە بەسەراتی خۆش ئەوە کات کاک بورهانش نووسێتی کاک مەجیدە دەستان خۆش بێ سوپاس دەکەم چاوی ماچەکەم کاک حەمەدجان چی لە حەیرانەکە وەرم حەیرانە پێشکەشە بە هەموو خزمانی دەشتی هەولێر بە هەموو گەرمیان بە هەموو خزمانی دەشتی هەولێر میوانی جەماعەتێک خزمانی هەولێر بووم یادیان بەخێر لێرەوانێ وتیان وەرە کاکە تۆ ئەڵێی فارسی ئەڵێن فارسی تەطبیقەکەی ئێڵێیت ئەتوەرە بزان داکت فارس بووە یان بابت فارس بووە وتم باوکم سلێمانی بۆ گەڕەشی مەڵکەنی بووە بەس داکم ئێرانی بوو وتێدی ئەو فارسیت لە شوێناوە لە داکت دێنایەتە دەرەوە یان لە بابت دێنایەتە دەرەوە بەڵێ هەر میوانی ئەو جەماعەتە و لێرێ بوو وتی وەرە کاکە ئەتوو پێمان بڵێ مناڵی سلێمانی پێمان بڵێم حەیرانە لە کوێناوە لە داکت دێنایە دەرەوە لە بابت دێنایە دەرەوە وتمەڵا لە داکم دێنایە دەرەوە کیلۆ وتمەڵا داکم هەولێری بوو بابیشم سلێمانی بوو تی دەلێ گەڕێ بەردێکی خەرەسە لێ حسابی گەڕێ وەڵا ئەتوو بابت لە فارسیشی هێنایە دەرهێنایە وەڵا لە هەولێریشی دەرهێنایە فەرموو بابێکەوە جێبسی حەیرانەکە بین دەست خۆشحاڵ عەبدوڵجان بۆ بەسەرات ئاجا دەرێ سەدامانە من ڕاستم لەگەڵ بابی عەیرانە ناکەم درۆیە بابە عەیران عەیرانە نەوەڵاداچی حەکیمە و بابی لوقمانە دەرمانی دەردان و شەوسێ بڕوانە ئامان و سەدامان من ڕاستم لەگەڵ بابی عەیرانە ناکەم درۆیە بابە بەخەوسەکەی مارێ لە بەغدایە بەم حەمەدەی مارێ لە مەکە و مەدینە ئامن زەرە بە سوارە سوار دەکەم لە بۆ مارەکەی لەیلایە ئاوانی وەی لە بۆ تکایە نیوەی لە بۆ ڕجایە بابە ئامان و سەدامان نیوەی لە بۆ خاتری چاوەکەی ناسکە تووایە سەدامان عەیران عەیران دێتەوە لە ڕەبەنێ بابا ئامان و سەدامان چش بەجام و گوربە دەگەنێ بابا ئامان و سەدامانە من خوشکم نییە ئەو چیژەشم بە مارە دنیاە نادەنێ
وي وي قلبي عيران انا قندرايا برد لا فلك برادرنا فلك ولا بحران مدقر توكليا نولا لشومان مدقر توكلك او زال عالم يا اخواي بتالان دشيت وشك مره ما محلك او زلمي هزار بتالان دشيت وبزني بارك وهايدا دوشابي بمكان بێگومان کاکە زانەجانەوە بەرنامانەیە لە شەوانی زستانە شەوشەرەی زستان ئەوان ئەو بەرنامانە چیرۆکەوەی من هیچم نەماوە بۆ بەرنامەکە تەناوەیە سوپاسی وتم کەم نازانم ئەگە دیاریی بەرنامە خۆت بەگوێ مۆسیقات پێشتێک کە خۆت ئێستا ئەمانە بە زۆر گوێمان بەڕاستی یەکیشیان حەزم لێ بێ شێکاگاران شێکاگە حەمای شێکا گوران خۆت لەبەر خۆتەوە چ شتێکە کە دایمە حەز لێتی لەوانەیە هەموو ڕۆژێ گۆرانیان کە من نەیزانین تۆ خۆت دەیزانین لە دڵی خۆتەیە من بۆ کۆتایی بە بەرنامەیە سپاسی جێگرانی ڕادیۆگەڕانەکەم سپاسی کاگورانەکەم کاگوران کاکە حەمەدجان کاکە ئادا کاکە عەبدوڵی وەفایی من زۆر دەمێ بۆ منیش خزمەتی بکەم بەڵام لەم ڕادیۆ توانیم ئەم شتێکی بەسیط ئینشاڵڵا یەکەم کۆڕ یەکەم دانیشتوانەوەی زیاتر سەرکەوتوبی لە بەرنامەکانتە دەستخۆشی لێکەین زۆر سپاس دەکەین زۆر سپاس کاگورانەکەین کاگالانەکەین مامۆستا محەممەدکەین بە دەست و پەنجەکانی سپاسی هەمووتانەکەم ئینشەڵڵا بە خۆشیمان بێ بە خۆشی هەموو جۆگران و ئازیزان بێت ئەوەی کە من حەزم لێ زۆر جار ئەڕۆم بەڵێ ئەڕۆم جاریوا بەسەر شۆسەیا بۆ خۆم جاری ژاو ڕێمە بزانم کەس لە دوامەوە نییە جنا حەزم لە دەنگی خۆمیان لە خۆمانیا شتێکی ئاوایی پێشکەشی نسیمەکە سایار بپایزی چه بیارم
persilem kara eterna persilem kara هزاران هزار عاشق لمشارات يا البرندارا هزاران هزار شاعر لمشارات يا البرندارا أمان أمان فرد بيستون أشكال فرد بيستون أشكال عقبة شورشش برباد بون چی دردی دل چی درد دل به من میگو به من میگو به من میگو چی دردی دل به من میگو شیرین و فرهاد به من میگو أمان أمان هاي مرام بكعبة سحازة كتها ديفارا توافيك بلا مرو بليدي دان الرخيارا أمان أمان أخيام قوي
اخیام گرد مای بخور من بار بسوزن بلی دلی مردم آزار مکن ای داد